ئێمە وەکو بەڕێوەبەدایەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان لە شاری کەرکووک لەو ڕۆژەی کە هەواڵی ئەوە بڵاو بووە کەوا هێزێکی سەربازی دەیانەوێت سەربازگەیەک لە گوندی تۆپزاوای مێژووی بنیاد بنەن یان نەخۆشخانەیەکی سەربازی لەوێ بنیاد بنەن، بەڵام هەر لەو ڕۆژەیە خۆمان بە مەیدانی چوونێتە ئەو شوێنە و سەیری ئەو جێگایەمان کردووە و بلۆکێکی زۆریان دەوێت دانابوو بۆ ئەوەی کاری لەسەر بکرێ. دواوەی یەک دووجارێک وەستێنرا بوو ئەو کارە، بەڵام سوور بوون لەسەر ئەوەی ئەو نەخۆشخانە عەسکەریە لەوێ بکرێت، نەخۆشخانەی سەربازی لەو جێگایە کە ئەمەش بۆ خۆی بەڕاستی ئێمە وەکو بەڕێوەبەدایەتی شەیدان و ئەنفالکراوان ئەمەمان پێ قبوڵ نەبووە و ئەمە کارێکی نامرۆڤانە بووە بەرامبەر گەلی کورد. ئێمە هەر دوێنێ بانگەوازێکمان بڵاو کردەوە بۆ سەرجەم لایەنە حکومی و حیزبیەکان و ڕێکخراوە ناحکومیەکان بۆی بەدەنگی بانگەوازەکەمانەوە بێن و ئێمە لەم شارەیە بە هەمووان پێکەوە بتوانین ڕێگر بین لە بەردەم بنیادنانەوە و بەسەر بازگەکردنی گوندی تۆپزاوای مێژووی کە ئێمە ئەو جێگایە بە سمبول و بە گەواهی دەرێک ئەزانین لەسەر ئەو کارە قێزەونە کە ڕژێمی پێشووی بەعسی لە ناوچوو کردوێتی دەرحەق بە گەلی کورد.